ماڵئەوەیکردنی هەڵبژاردەی مەغریب کە لە ڕیزبەندی تۆپ دەیە لە فیفا ئەوە بە ئاسانی ماڵئەوەی کرد بەرامبەر فەڕەنسا خراپی مەغریب و یاخود بەهێزی فەڕەنسا بوو. زانی کێشەکە چ بوو کاک لەیز برنەوەی فەڕەنسا لە یاریەکەی مەغریب و فەڕەنسا ینی پێشبینی کراو بوو، ینی دیار بوو فەڕەنسا باشتر بوو، فەڕەنسا لە مۆندیال بەهێزترە وەکو پێکاتە لە مەغریب باشترە، بەڵام چاوەڕێی ئەو یاریە خراپەی مەغریبمان نەدەکرد. مەغریب زۆر خراپ بوو، بڕوا بکە تاکە جیاوازی لەو قسەی بەرپرسم تاکە جیاوازی مەغریب و عێراق بەس گۆڵ پارێز بوو، ئەوە یاسین بوونەوە بوو، ئەوە جەلال حەسەن بوو، یان هەر گۆڵ پارێزێکی تر. تاکە جیاوازی مەغریب و عێراقەوە بوو، ئەگەر نا مەغریب بە هیچ شێوەیەک یاری نەکرد بەڕاستی. و قسەیەکی دەربارەی لێدانە سزاکەی کە بۆ ئێمباپێ هەژمار کرا بەڵام گۆڵیشی نەکرد. دەزانیت چۆنە ئەوەندەی من بینیمە ناوجوانەکان باسییان کرد و ئەرچیفۆڤار و هەندێک شوێنتر دەڵێن پەنالتیە، بەڵام من پێم پەنالتی نەبوو، ئەوڕێی شەخسی خۆمە. ئێمباپێ نمایشێکی نایشی کرد، بەڕای من پەنالتی نەبوو، پێشەوەی پێی بەرگری کار بە ئێمباپێ بکەوێتن ئێمباپێ خۆی بەردەداتەوە. پێ دووە بۆ فەڕەنسا دەیتوانی گۆڵی زیاتر تۆمار بکات لەو یاریە؟ فەڕەنسا دەیتوانی گۆڵی زیاتر تۆمار بکات ئەگەر یاسین بوونۆ گۆڵچی نەبا. بەڕاستی یاسین بوونۆ هەمیشە لە مۆندیال وەکو ئۆچیالا هاتیە گۆڵپارێزەکەی مەکسیک، هەمیشە لە مۆندیال دێتەوە و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکا و دەگەڕێتەوە خولی سەعودی. ئیسماعیل سێواری یەکێک بوو لەو یاریزانە کاریگەر و گۆڵکارانی هەڵبژاردەی مەغریب، بەڵام ئیدی چۆن دەڵێ چانس لەگەڵی نەبوو، لەگەڵ هەڵبژاردەی مەغریب نەبوو کە لەم یاریە پێکام بوو نەیتوانی بەشداری بکات. ئەوێک لە هۆکارانە بوو کە مەغریب بەبێ گۆڵە یاریەکە هاتە دەرەوە، چونکە تاکە گۆڵکاری مەغریب ئیسماعیل سێباریە، چونکە ئیبراهیم دیازمان بینیوە لە مۆندیال لە ئاسیستکردن باشە بەڵام گۆڵ ناکات، یعنی لە گۆڵکردن ئەزمونێکی وا باشی نییە. مەغریبی 2022 یان 26 2022 بۆچی؟ وەکو پێکاتە 2022 باشتر بوو، لە 2026 هەندێک یاری زۆر باش بوو، بەڵام ئەوی بەرامبەر فەڕەنسا بینی سەراو سەرنجێکت لەسەر بوعێدی هەیە کە باشترین یاری ئەنجامدا بەرامبەر بەرازیل، بەڵام لەم چەند یاری کۆتاییە وەکو پێویست نەبوو. ئەو یاریزانە کاکلیس تەمەنی بچووکە فشارێکی زۆریان خستە سەری لەگەڵ پاش یاریەکە بەڕازی فشاری کەتە سەر، بۆیە بەس پێ دوایە مەسەلەن دوای مۆندیال بچێتە یانێکی گەورە یاری بکات. چاوەڕێ دەکەم بچێتە یانێکی گەورە، یان یەک لەو یانانە کە ڕیال مەدرید چاوی بڕوەتە یاریزانە حەز دەکەم مانچستەر، یعنی حەز دەکەم لە یانە نەبیبینم. کاکلیس ویستم باسی ئەو بکەم 2022 لە قۆناغی پێش کۆتایی فەڕەنسا و مەغریب بامێنی، مەغریب دووبەیز دووبارە لەگەڵ فەڕەنسا دۆڕە، بەڵام لە ڕووی یاریکردنەوە 2022 مەغریب زۆر باشتر بوو لە یاریەکە، ینی مەغریب دوو تۆپیان سێ تۆپی لەستوندا بەرامبەر فەڕەنسا لە 2022 چانسی نەبوو، گەنە گۆڵی تۆمار دەکرد، بەڵام ئەو جارە میز مەغریبێکمان نەبینی، مەغریب بە تەواوی لە دەرەوە یاریگا بوو.